بەڕێز هێمن ئەم کاتت باش ئەکرێت پێمان بڵێ سیاسەتی کۆماریەکان لەگەڵ دیموکراتەکان جیاوازی چییە بێت کە ئێستا کۆماریەکان سەرکەوت بە تایبەتی بۆ ئەم ناوچەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق بۆ ئەم ناوچەیە بەگشتی دیارە چەند ڕۆژێکە هەڵبژاردننی سەرۆکی ئەمریکا دنیای بەخۆیەوە سەرقاڵ کردووە. دیارە ئەم هەڵبژاردننی سەرۆکە کاریگەری لەسەر تەواوی سیاسەتی دنیا بەگشتی ئەبێت لە ڕووی سەربازی، لە ڕووی ئابووری و هەروەها لە ڕووی ئەسکەریەوە. دیارە کوردستان و هەروەها عێراقش بەدەر نابێتەوە. بەڵام من پێشەوەی کە بچمە سەر کاریگەرەکان ئەمەوێ لەسەر خودی ترامپ چەند خولەکی قسە بکەم. دیارە ترامپی ئێستا جیاوازە لە ترامپی 4 ساڵ پێش ئێستا، چونکە لای هەمووان ئاشکرایە کاتێک کە ترامپ ئیدارەی ئەمریکای وەکو سەرۆک وەرگرت، ئەتوانم بڵێم هەرزەکارێکی سیاسی بوو، بەڵام بزنسمانێکی بەهێز بوو. بەڵام دوای ئەوەی کە 4 ساڵ لە سەرۆکایەتی ئەمریکا بوو، هەروەها 4 ساڵ دوای ئەوەش متابعە و هەروەها چاودێری وەزعی ئەمریکایی کرد، ئەمە بووە هۆی ئەوەی کە ئێستا بڵێن ترامپێک هاتۆتە ئاراوە سەرۆکێکی نوێی ئەمریکا کە خاوەن عەقڵێکی سیاسیە و خاوەن عەقڵێکی دیبلۆماسیە و خاوەن عەقڵێکی بازرگانی بەهێزە. دیارە بە تەئکید کاریگەری لەسەر هەموو دنیا ئەبێت. ڕنگدانەوەکانیش لە زووترین کاتە ڕنگدانەوەی خۆی هەبووە. بۆ نمونە ئەگەر سەیری وەزعی اقتصادی ئەمڕۆی هەموو دنیا بکەی، دۆلار بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆی بینی لە بەرامبەر بە دراوەکانی کە و هەروەها نرخی زێر دابەزیوە. و ئەوەشی کە لە بانگەشەی هەڵبژاردنە ترامپ وعدی داوە کە شەڕ لە غەزە ڕابگرێ و هەروەها شەڕ لە ناوچەکانی کە ڕابگرێ. بەڵام من ئەمەوێت تیشک بخەمە سەر حاڵەتێکی کە پەیوەندی بە شەڕەوە هەیە. خۆی وا باوە یان وا ناسراوە کە کۆماریەکان لەگەڵ شەڕان، بەڵام من ئەتوانم بڵێم ترامپ حتا وەکو جیاوازە، چۆن جیاوازە لە دیموکراتەکان، حتا وەکو جیاوازە لە کۆماریەکانیش. چۆن جیاوازە لە کۆماریەکان بەوەی کە ترامپ من پێم وایە ئەگەر بێت و شەڕێک بەڕاستە خۆ تەسیری بەسەر ئەمریکایەوە نەبێت، بە ئاسانی بەشداری تێدا ناکات، چونکە ترامپ وا ناسراوە کە هەر شتێک کە زیان بە ئابووری ئەمریکا بگەێنێت محاڵە بچێتە نێو ئەو شەڕەوە. ئەو شەڕانشی کە ئێستا ئەبینین لە دنیایەوە لە منتیقەکەیە زیاتر بە شێوەیەکی ناڕاستەوخۆ پەیوەندی بە ئەمریکا هەیە. ئەمە کاریگەری چییە بێت لەسەر هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکە؟ یعنی زۆر جار هاوپەیمانەکانی ئەمریکا لەوە ئەترسن فەرامۆش بکرێن لەلایەن ئەمریکاوە. ئەم جۆرە بیرکردنەوەی ترامپ کە بیرکردنەوەیەکی ئابووریانەیە زیاتر، تا چەند کاریگەری لەسەر سیاسەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەگەڵ هاوپەیمانەکانی بێت؟